بناوی خوای بەخشەندە و میهرەبان دەزانی بۆچی سنەتە لە ڕۆژانی جومعەدا سوورەتی کەهف بخوێنین. یەکەمیان لەبەر ئەوەی فەرمانی ڕسول الله صلی الله عليه وسلم و هەروەها عیبادەتە و دووەمیشیان زۆر حکمەتی شاراوەی تێدان. جاوەرە با یەکێک لەو حکمەتانت پێ بڵێم کە سنەتە ڕۆژانی جومعە سوورەتی کەهف بخوێنین. چونکە سوورەتی کەهف سێ چیرۆکی حەڕەکی و جوڵێنەری تێدایە کە دەبێت ئینسان لە بەرچاوی بگرێت و هەمیشە کاری لەسەر بکات. یەکەمیان چیرۆک و بەسەرهاتی ئەسحاب الکەهفە، ئەو گەنجانەی کە هەوڵیاندا لە پێناوی وشیارکردنەوەی کۆمەلگاکەیاندا و لە پێناو ئیمان و تەوحیددا ئەشکەوتیان هەڵبژارد و جوڵەیەکیان لە ناو خەڵکەکەدا دروست کرد و جوڵەیەکیان لە ناو جەماوەر و لە ناو خەڵکدا دروست کرد. دووەمیان چیرۆک و بەسەرهاتی موسا و خەزەڕە کە چیرۆک و بەسەرهاتی هەوڵدان و گەڕانە بە دوای علم و زانستی شەرعیدا. سێیەمیان چیرۆک و بەسەرهاتی زوڵقەرنەینە کە چیرۆکی گەڕان و هەوڵدانە بۆ ئیسلاحی کۆمەلگا و نەهێشتنی زوڵم مستەم لە ناو کۆمەلگادا. کەواتە بۆیە سنەتە یەکێک لە حکمەتەکان ئەوەیە کە ئینسانی موسڵمان دەبێت هەمیشە کار لەسەر ئەو سێشتە بکات بۆ ئەوەی ئەو سێشتە گرنگەمان لەبیر بێت. سەرەڕای هەموو ئەوانەش خوێندنی قورئان عیبادەتی خوای پەروەردگارە و وە گەورەترین خێر و پاداشتی بۆ ئینسان هەیە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته.